دووبارە سڵاو کا گۆران لە شوێنەوە سایوتم قایمقامی پێشووی هەڵەبجە چی لێ هات لەکوێیە کەسێکی بۆ بێدەنگی لێکرا باسی ئەوە کرێت کە فشاری حیزبی هەیە بۆی بێدەنگی لەو کێسە بکەن بەڵێ وەڵاهی من نازانم فشار لەسەر چی بەڵام ئەوە قەزیەکە مەوزوعێکە پەیوەندی بە دادگاوە هەیە قەزیەکەی تا ئێستا لە ناو دادگایە کەیسەکەی دیارە ئەوەی من ئاگام لێ بێت تا ئێستا یەکلایی نەبووتەوە لە ناو محکەمەیە و محکەمە ئەبێ قسەی خۆی بکە نەفشاری حیزبی هەیە و نەفشاری حکومی هەیە و نەهیچێ و پەیوەندی بە دادگاوە هەیە بەڕاستی من ناتوانم هیچ قسەیکی لەسەر بکەم بەڵێ دۆسیەکە ئێستا گەیشتۆتە کوێ داواکاری گشتی هیچیشی لەسەر کردووە دادگایەوە من ئاگام لێ بێ بەڵێ هیچ بەڵگەیەک هەیە کە ساغ بێتەوە بەسەریا ناتوانم من ئەوە هیچ قسەیەکی لەسەر بکەم بەڕاستی کە هەر جوانیش نییە ینی وەکو ئەخلاقیان و ئەدەبیان جوان نییە بە حکمی قایمقامی پێشوو بووە احتیمال هەیە هەڵەیەکی کرد بێت ئینێکی کرد بێ بەڵام جوان نییە بۆ من ئێستا لێرە قسە لەسەر دۆسیەکەی ئەو بکەم چکە تا ئێستا محکەمە یەکلایی نەکردوێتەوە مۆزوعەکەی بەڵێ زۆر باشە کە گۆران زۆر جار ئەو قسەی لەسەر تو ئەکرێ ئەڵێن گۆران ئەدهەم کە پارێزەر بوو لە کەسی هەڵەبجەیە هەموو ئیمتیازی کەسی هەڵەبجەکە بەر ئەو کەوت و هاوڕەکانی شتی شویان بەرنەکەوت ئەو بوو بە قایمقام لەسەر حسابی کەوت دۆسییان بەردەوە و هاوڕەکانشی ژیان بەر واللهی من نازانم ئیمتیازەکە چیە ئەوەی کە من وەرم گرت کە بووی بە من حەزەکەم ئەخر قایمقام ئیمتیاز نییە قایمقام مەسئولیاتە نەیسیفادەی مادیم کردو نەیسیفادەی معنەویشم کردو لە شوێنەکەم من کە پارێزەر بووم بەعکسەوە وەزعم زۆر باشتر بوو ئیمکانیاتم زۆر باشتر بوو ئازادی شخصیشم زۆر باشتر بوو بەڵام بەعکسەوە کە بووم بە قایمقام هەم مەکسبە مادیەکەم نەما هەم ئەو حڕیەتە شخصیەشی نامێنێ بەعکسەوە توانم بڵام ئیلتیزامێکە و مەسئولیاتێکە من زۆر لام سەیرەکە خەڵک سەیری قایمقام بکەن وەکو ئیمتیاز چونکە نە ئیسفادە مادیەکەی تایە بۆ شێوەیە خەڵک تێئەگا نە ئیسفادە معنەوەیەکەشی تایە تۆ معدل لە کۆمەڵە کێشەیە کۆمەڵک بۆ نمونە داواکاری خەڵک لەلایەک حکوومەت لەلایەک حیزب لەلایەک تەڵەباتی خەڵک هەنێک خەڵکی نامەنطقی لەلایەک سەرەوە حکوومەت داوای شتێکی لێەکە هاوڵاتی داوای شتێکی لێەکە بەڵێ خۆ دانەوانەکە حیزبیش داواکاری هەیە بەتەشید ناڵم داواکاری بە شێوەیەک بەڵام بە تەشید حیزبیش ناوانێ داوای ئیلتیزامی لێ بکە کە تۆ نوێنەری حیزبێکی دائەنڕی بە تەشید حیزبیش دایناوی تۆ لەوێ پێش هەموو شتێ ئەو حەقیقەتە نەک هەر من وەرە بۆ نمونە لە پۆستەکانی تریشە ئەندامی پەرلەمان بێ مدیر عام بێ وەزیری بێ ئەوانە کۆمەڵ ئیلتیزامات هەیە هەرچەندە من خۆم لەوانەیە ئیلتیزام باش نەبێ لەو ڕۆوە بەڵام من بۆ یەکمە بەزدانراوم خزمەتی ئەو خەڵکەوە تا توانیومە هەوڵم ماوە کار ئاسانی تەوا بۆ هاوڵاتیان بکەم تەنانەت ڕۆژانە ئەو کێشەیە کە بزانم زۆر قرسە هەوڵێم سوچیکەمەوە بۆی کاری هاوڵاتیان بەڕێوە ببرێ بەڵێ کا گۆران زۆر ڕاشکاوانە ئێستا لە هەڵەبجەیە گۆران ئەدهەم دەسەڵاتی یەکەمە یان مەڵبەند وڵی من نازانم تا ئێستا مەڵبەند ئیشی حزبی خۆی ئەکا ئێمەش ئیشی حکومی خۆمانەکەین بۆ نمونە هەر ئەمڕۆ ئێمە هەر ئەم بۆ منوەیەک بوو بێن هەر ئەمڕۆ لە ناو هەڵەبجە ئێمە سێ پرۆژەی گەورەمان ئیفتیتاح کردووە بە بڕی 5 ملیار و نیو پرۆژەی خەدەمی لە منطقە سناعەکە منطقەی باوە کۆچەک وە پرۆژەی سەراو شەهیدان کە هەر ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانی حاضر بووە بەڕێز بەڕێوەبەرگشتی سەرۆکی شارەوانی قایمقام چەند کەسێکی تر واتە ئێمە اختصاصی خۆمان هەیە ئەوە مەڵبەندیش ئیشی خۆی هەیە کە خۆیەتی ئیشی حیزبی خۆی بکەن نەک هەر مەڵبەند ئەوان مەڵبەندەکانی تریش حیزبەکانی تریش بە ئازادی ئیشی خۆیان ئەکەن تا ئێستا هیچ ڕێگرێکشم لەگەڵ لە بەردەوام نەکراوە لەلایەن مەڵبەندەوە سم بڵێن ئەوە بکە یان ئەوە مەکە ئەگەر شتێکی واشە بۆیە بەڕاستی بە سەراحەت لێرەوە بە جنابتوانەوت بەرەوەی خۆتەزانی بە بەڕاشکاوی ینی بە سەراحەت شتەکان بڵێ ڕێزیشمەیە بۆ هەموو لێپەسراوە حیزبەکانی ناو هەڵەبجە بەڕاستی لە زۆر لاوە هاوکاریان کردوین لەوانەیە هەنێک ئەفکار هەبێ ئەوان بەرنامەی خۆیانیان هەبێ بەڵام ئێمەش حکوومەت بەرنامەی خۆمانمان هەبێ بە تەشید اختلافی ڕەئی و جیاوازی بیرروڕا ڕوئەیە لەوانەیە ئەوان قەناعەت بکەن بۆی خۆیان ڕاستە ئێمەش لەوانەیە وەکو حکوومەت خۆمان بەڕاست بزانین یعنی ئەوە شتێکی ئاساییە شەرت نییە لە هەموو شتەکانە لە نقطەکانە یەک بگرینەوە بەڵێ زۆر جا قسە لەسەر دەسەڵاتی قایمقامەکان ئەکرێ ئێستا ئەگەر لە هەڵەبجە بۆ نمونە تۆ بتەوێ مدیری کشت و کاڵدا بنیت تۆ دایەنیت یا حیزب دایەنێ من ناتوانم ئێستا ینی بەڕاستی پرسیار ئەکرێت لەوانەیە لایەن حیزبی شەو پرسیار بکرێت لەلایەن ئێمە شەو پرسیار ئەکرێ بەڵام بەنسبەت دەسەڵاتی قایمقامەوە نەک هەڵەبجە بە شێوەیەکی گشتی
لە سەردەمی کابینەی پێشەوە بەڕێز دکتۆر بەرهەم هەوڵدرا کۆمەڵک دەسەڵات هاتە خوارەوە دەسەڵاتی ئیداری هەم دەسەڵاتی مالی بەڵام بەڕاستی دەسەڵاتەکان بەو دەرەجەیە نیە کە ئێمە بتوانین دەستمان کراوە بێەوە ئیشەکانمان ڕاستەوخۆ بکەین دیارە ئێمە بە درێژایی ئەم دوو هەفتەی کۆتایی هەم لەگەڵ بەڕێز وەزیری ناوخۆیە قایمقامەکان کۆبووینەوە هەم لەگەڵ بەڕێز کاک کۆسرەتە و هەم لەگەڵ بەڕێز کاک عیمادا بۆ بەڕێوەچوونی کارەکان و داوای دەسەڵاتی زیاترمان کرد و ئیمکانیاتی زیاترمان کرد چونکە بەڕاستی خەڵک خراپتی ئەگا لە قایمقامکەوە هەموو دەسەڵاتێکی مادی و معنەوی لە بەردەسایە کە بە فعلی وانە ئێمە داوامان کردو کۆمەڵک دەسەڵاتی ترمان بدرێتێ بۆ قایمقامەیە بەستۆ نانا بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی گشتی باسی قایمقامەکەم نەک بزات ئێمە چونکە ئەوەی کەدا ئەبەزێت بۆ قایمقامی هەڵەبجە نەفسی شتێکە بۆ قایمقامی لە شەقڵاوە بۆ شوێنەکانی تر بۆ کوردستان بۆ قەزای مەرکەز بەڵێ بۆ قەزای مەرکەز هەر نەفسی تعلیمات و نەفسی ئینە کاری پێەکەین بەڵام متوانم بڵم تا حدێکی زۆر دەسەڵاتی قایمقام مەحدودە بەڵێ زۆر باشە کاک گۆران تۆ پێشەوەی ببیتە قایمقامی هەڵەبجە بە هەمان شێوە پارێزەری کۆمەڵی قوربانیانی کیمەبارانی هەڵەبجە بوویت وایە هاوکاریم کرد هاوکاری کردووە بەڵام کە بووی بە قایمقام ناکۆکی کەوتە نێوانتانەوە تەنها تۆ بە نووسراوێکە کردە بۆ پارێزگاری سلێمانی نوێژ کۆنگرە ببەستن بۆ شێوەیە نییە نازانم ناوانێ خراپ جنابیان تێگەیان بێ دیارە ئەو بە ڕێزانە لە کۆمەڵی قوربانیان بوون بە دوو بەشەوە ینی هەرێک جۆرە منافەسەیەک هەیە کێشە لەبەی نابوو من 400 تەوقیعیان بۆ هێنا کە ئەمانە لە کەسوکاری شەیدان و داوایان کرد ئەو کۆنگرێ ڕابووە لەبەر هەنێ هۆکاری خۆیان کە تیان نووسی بوو ئەوە بۆ منش پێم ڕاگەیانن ئەمە لە دەسەڵاتی منان نییە وڵای دەسەڵاتی بەڕێز پارێزگارایە کە نووسراوەکان بۆ من هێنام وەرزم کردەوە تەنها ئەرشی من ئەوە بۆ نووسراوەکەم نردەوە بەڕێز پارێزگار بۆ ئەوی بڕیاری سەربات و ئێستاش و پێشتریش لەگەڵ بەڕێز دکتۆر بەرهەما باسی ئەم مۆزوع کراوە کەی ویستیان بابێن کۆنگرە بکەن کەس ڕێگری نەکردو بەڵێ بەسی وا کرێت ئەو ئیمزایانە بۆ داواکردنی خانوو بووە نەک بۆ ڕاگررتنی کۆنگری ئەو ڕێکخراوە بەڵێ باشە بەڵام 2 ساڵ دوای ئەوە بوو تا ئێستا و ڕێکخراوە ناتوانێت کۆنگرە ببەستن ئەوە خۆیان یانیەوە پەیوەندی بخوانەوە ئێمە ناتوانین تەداخلی کارەکانیان بکەین تۆکو قایمقام هاوکاریان ناکی من کەی لە بەرچاوی دکتۆر بەرهەمی شاوتومانە و لە بەرچاوی پارێزگاری شاوتومانە دوای شوان بۆ نردون کەی ویستیان کۆنگرە بکەن ئێمە ئامادەی هاوکاری تەواویان بکەین نەکەر ئەوان هەر ڕێکخراوێکی تر بێت بە شێوەی قانونی و ئوسوڵی هاوکاریانەکەین بەڵێ زۆر باشە کا گۆران لە سەروبەندی هەڵبژاردنەکانی ساڵی 2010 باسی ئەوە کراکە بەڕێوەبەری بەشێک لە فەرمانگەکانی هەڵەبجە کۆبوونەوەیان پێکرا و ڕکلەمیان پێکراوە بۆ لیستێکی دیاریکرا و قایمقامیش چاوی لەمە پۆشیوە ئەگەداریەوە نیم ئەوانەوە هەر قسە بێت بەڵام هەر کەسێ حیزبی بێ لە نیتاقی حیزبایەتی خۆیان ئەتوانێت دوای دەوام مارسی ئیشی حیزبی خۆی بکات ئەو کەی مۆزەفە کاتێککە مۆزەفە لە سەعات هەشتی بەیانی تا سێی نیوەڕۆ داوامی خۆی هەیە پاشەوە ئازاد دەچی ئەکات بەڵام بە بەرجێک پەیوەندی بە دایرەکەیەوە نەبێت بە حیزبی بوون خۆ عیبە نییە هەموو کەس ئازادە لەوەی کە بە حیزبی بێت بەڵام ئەگەر کەسێک بەڕێوەبەر بێ لە فەرمانگەکەی خۆی مۆزەفەکانی خۆی کۆکاتەوە و داوایان لێ بکات دەنگ بە لیستێکی دیاریکراوە بن و لیستێکی دیاریکرام نەبوو ئەو حاڵەتە زۆر ڕوویاوە لە هەڵەبجە لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی کوردستانە من نەمبیست خۆ لای من نەبوو ئەگەر شتێکی وا ببێ تەنانەتی خۆمانەکەی تەنانەت بۆ لیستی دوو حیزبە گەورەکە ئیجراعاتی خۆمانەکەی بەڵێ زۆر باشە تەنانەت ئەگەر بۆ ئەو حیزبی خۆشم بێ زۆر باشە کاک گۆران لە سەروبەندی خۆپیشاندانەکان هەم هێزێکی سەربازی زۆر برایەنەوە هەڵەبجەوە دوای چوونی ئەو هێزانەوە بوو پۆلیسێک کوژرا نەخێر پێش ئەو دوو پۆلیس شەید بوو نەکێک دوو جارێک هێزی پۆلیس کە پێیانەوترێ هێزی ئامادە پێم وا بێ پاشەوەش جارێکی کە هێزێکی پێشمەرگە برایەنەوە هەڵەبجەوە ینی بە قەناعەتی تۆ خۆپیشاندانێکی مەدەنیانە کە خەڵک مەدەنیانە بێ داوای کۆمەڵی مافی خۆی بکە پێویستی بۆ هەیە هەموو چەکداری بۆ بەرینە شارێکی بچووکی وەکو هەڵەبجەوە بەنسبەت ڕاستکردنەوەی ئەوە دیارە ئێمە بە درێژایی خۆپیشاندانەکان دیارە لە 22 دەستی پێ کرد واتە 5 ڕۆژ پاش سلێمانی و شوێنەکانی تر ئەوەی کە ڕوویە تەنها لە
هەرێمی کوردستانە نەبوو لە سلێمانیان نەبوو وەڵکو لە وتانەزان حملەیەک بوو زۆر لە وڵاتەکانی گرتەوە بەرەو تەسیراتی ئەوانە گەشتە ئێرەش دیارە بەنسبەت ئەو حاڵەتەوە ئێمە هیچ شوێنێک لەو قەناعەتەیان وەکو ئێمە مامەڵەی هێمنی لەگەڵ خۆپیشاندەرانە نەکردووە ئێمە دوو پۆلیسمان شەهید بوو شەهید سەرکار و شەهید عەلی ڕەسوڵ کە زیاتر لە 75 پۆلیسیمان برینار بوو لە کاتی خۆپیشاندانەکانە یعنی پۆلیسەکانمان وەکو گۆڵچیان لێ هات بوو هەر بەردیان تێگرتن و لیانیان و بەدار و بەبەرد و ئەنوا و ئەشکال شت ناڵم لەوانەیە غەڵەتیش لەم بەرەوە کرابێ بەڵام ئەوە بوو لە هیچ وڵاتێکە ئەوە تەحمل نەکراوە ئێمەش ئەو کاتە بەڕێز دکتۆر بەرهەم بوو بەڕاستی بە لەحزە لەگەڵمان نابوو لەسەر خەت کە هەوڵ بین هاوڵاتیان زەرمەند نەبێ ئەوە بوو ئێمە دوو پۆلیسمان شەهید بوو زیاتر لە 75 پۆلیسمان برینار بوو بەڵام خۆشبەختانە هیچ هاوڵاتێک شەهید نەبوو کە ئەمە جێگای شانازیە بۆ ئێمەوە و لیژنەی شاد بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوی هەفتەی شوبات لە هەموو کوردستانە داوای ئەوەی کرۆ سوپاس و ڕێز بوو ئێمە بنێرێ کە بەدەستیشمان نەگەشتووە کە هاوڵاتیانمان پاراستووە و تەقە لە هاوڵاتیان نەکراوە و هاوڵاتی سەلامەت بوون لە ناو هەڵەبجەیە بە شەرتێک لەوانەیە جەناب و بزانی معارەزە و ئۆپۆزیسیۆن بە زۆری نەدانرێن لە منطقەی هەڵەبجە و دەوروبەری بەڵام هاوڵاتی برینار بوو لیان گیرە لیان برینار بوو ئەوە کرێ بەڵام ئەوە ئێمە لەگەڵ ئەویان نین و لەگەڵ هیچ تونند و تیژەکانین و هەوڵمانەوە کەمترین تونند و تیژی بکرێ بەڵام تۆ لە کاتێکات جەنازەی پۆلیسێک ئەکەوێ برادێکی ئەکەوێ بە تەشید ئەویش ڕەتفعلیە بێ لەوە تەنانەت دووەن لە پۆلیسەکانمان بە فیشک برینار بوو ئەی لەو دوو کەیسەی کە لەم چەند ڕۆژێ ڕابردووە یەکلا بوونەوە لە دادگا کەسێکیان ئازاد کرا و کەسێکیشان بە موابەت حکومترا ئێوە تا چەند پشگیریەوەتان کرد کە ئێمە پشگیری یاسامان کرد ئێمە پشگیری یاسامان کرد و ئەو مۆزوعە بەڕاستی تا ئێستا یەکلایی نەبووەوە لەبەرەوەی بڕیارەکەی دادگا ئیکتسابی دەرەجەی قەتعی نەکردووە و لەوانە هەنێ قسە بکەم سکاڵاکار کێیە لەسەر ئەو دوو کەسە کە سوکاری شەیدەکان ئێوە تا چەند ڕۆڵتان هەبوو لەوەی کە سوکاری ئەو دوو پۆلیسە بژوڵانە پەیوەندی من حەزەکەم ئەو کەسە برای ئەو پۆلیسەیە بانگێکی بۆ بەرنامەکە و قسەی لەگەڵا بکەی بزانانی قسەی ئێمە چی بووە قسەی ئێمە ئەوە بووە ئێوە ئاگاتان لە خۆتان بێ حەز ناکەین هیچ شتێک ڕووبا لە شارەکەیە و بە فعلی بە سوپاسەوە بە گوێی ئێمەی کرد و هیچ ڕەت فعلێکی نەبوو تەنها ئەوە نەبێت کەوتیم لە ڕێگەی دادگاوە داوای مافی خۆڕەکەم کە ناوی کاک محەمەوە من لێرەوە زۆر سپاسی ئەەکەم کە ئەوە هەڵوێست و ئەوە مووقفی بوو بەڵێ ئێستا کەسێک تۆ قایمخەمی هەڵەبجێت کوڕێکی شارەکەی تۆ بە موابەت حکم درراوە تۆ هەڵوێستی بە دادگاوە هەیە دیارە دادگا ئێمە وتمانە یاسا سەروەرە دیارە دادگا گەشتوتە قەناعەتێک کە ئەمە تاوانبارە دادگا ئێمە ڕێز لە یاساکرین و ئەو بە ڕێزەشی هەر کە ئازاد کراوە ئەوە دادگا خۆی بڕیاری لەسەری ئەو ئێمە ناتوانین هیچی لەسەر بڵین زۆر باشەکە گۆران لە دوای خۆپیشاندانەکانەوە کەمپینێک لە دژی تۆ ڕاگەیاندرا 2500 ئیمزاش کۆکرایەوە من ئەو لە کاتی خۆپیشاندانەکانە ئەوە پێشنیاری خۆشم بوو حەزەکەم بزانی کۆمەڵێک لەو کەسانە کە داوای خۆپیشاندانیان گەوتم کاکە حەزەکەن بڕۆن ئیمزا زدی خۆمان کۆکەنەوە دیار بوو چەند کەسێکی دیاری کرا و ئیمزانیان کۆکردبەوە و بە عکسی ئەوە چەند بەڕێزێک بێ ئەوەی خۆم ئاگام لێ بێ ڕۆشتون ئیمزان کۆکردەوە نزیکەی 6000 ئیمزا کە دژی ئەو کەسانە کە ئیمزانیان کۆکردێتەوە بەڵێ ئەوان داوایان لە تۆ کردبوو کە دەست لە کار بکەشیتەوە وابزەم تۆ وتبووت کە چەند جارێ دەستم لە کار کێشاوە و لەم قبول نەکرا و شتێکی وابوو من ئێسایش ئەڵام ئەگەر حکوومەت لێم قبولکە مەمنونیە بم وەسپاسیشی ئەەکەم کە دەست بکار شێشمەوە لە لەغێ بەرنامەکەشتەوە بەڵام نەک مەوزوعەکە ئەوان نین کە ئەوان داوا بکەن چونکە ئەگەر بێتە سەر داواکاری خۆپیشاندان خۆ لە ئەوروپا هەنێک وڵات هەیە ڕۆژانە خۆپیشاندانی تیا ئەکرێ و دەستیش حکوومەتەکەش دەست لە کار ناکێشێتەوە شتێکی ئاساییە تۆ مەجموعەیەک ڕەئی اختلاف هەیە لە ڕەیە لەگەڵ تۆ شتێکی زۆر ئاساییە بەڵێ زۆر باشە کاک گۆران مەسەلەیەکە بوو لە سەرەتای دەست بەکاربوونی تۆ وەکو قایمقام یان ڕاستتر لە سەرەتای دیاریکردنی تۆ وەکو قایمقام ئەوە بوو کە کۆمەڵێک خەڵکی ئاینی دژی کاندیدکردنی تۆ بوون وەکو قایمقام ئەم کێشەیە چۆن چارەسەر بەڕاستی ئەو کێشەیە من بە کێشەم نازانی لەبەرەوەی ئەو مۆزوعە نامەنتقی بوو و نامەعقول بوو دیارە ئەو بەڕێزەش کە ئەو مۆزوعە ئیسارە کرا بەڕێزێک نامێ ناوی بەرم لایەن جەنابی مامجەلالەوە تەکلیف کرا بوو کە کێشەیەکی وا هەیە و ئەوانە ئێمە حەز ناکەین تۆ
هیچ تاڵوتون کاکە من هیچ امتیانەوت و ئاگاشم لێ نییە و زۆریش طبیعیە پێشم وتن ئەو کاتە جلسەی پێش ئەوەی هەفتەی یەک پێش ئەوەی بڕیاری کۆتایی کەیسی هەڵەبجە بێ ئەوە بوو من بۆ بەڕێزەم ڕاگەیان وتم شەڕی ئێمە لە بەغایە شەڕی ئێمە لە کوردستان نییە نابێت کەسمان لەسەر کەسمان بخوێنین و من حەزەکەم ئەو مامۆستا بەڕێزش کە هەنێ قسەی کردووە کە ئێستا برادەریشین و هیچ کێشەیەکمان نییە ڕێزیشم بۆی هەیە دعوەتی ئێمە بێ با بێت بچین بۆ قاعەی محکەمە لەوێ شەڕی خۆمان بکەین ئێمە لە یەک تەرەفین ئەوە بوو بە خۆشحاڵیەوە دعوەتەکەی قبول کرد و لەگەڵێکی شاد ڕۆشینە بەغا و ئەو مەوزوعەش ویستی ئیسارەی بکەوتم مامۆستا تۆ پیاوی بەڕێزی حەز ناکەم ئەو مەوزوعە من لە بیرم کردەوە کۆتاییم پێ هێناوە و ئەوە بوو لەگەڵێکی قسەمان کرد زۆر طبیعی بوو کێشەکە کۆتایی هات بەڵێ بەس لەوا کرێت کە چوونەتان بۆ بەغا کە تۆ ئەوە بردۆ بۆ قاعی دانیشتەکانی دادگا ئەمە مەرجی ڕێکەوتنەکەتان بوو ئەوان بێدەنگ بن لەو نەخێر پێشنیاری خۆم بووەوە ئەو بە ڕێزەش هەر ئاگای لێ نەبووە کە پێم وایە کاک جەمیل هەورامی بوو ئەگەر بە هەڵایە نەچووم تەلەفۆنی بۆ کردم تی شتێکی وا هەیە وابزانام کاک هەمەی هەمەساییش ئەویش ئاگای لێ بوو وتم من پێشنیاری ئەوەکەم ئەو بە ڕێزە بێنیتە وێجی ناخۆ شتەکە یانەوەنە گرنگ نەبووە تا دانیشم ئیتیفاقی لەسەر وکەمیان ئەو مووقع ئەو منسەبە بۆی نەنیە کە دانیشن ئیتیفاقیاتی لەسەر بکەین مە بەڵزوعەکە ئەوە بوو شتێکی سارە کرابوو زەرری بۆ ناوچەکە هەیە ئایا ئێمە چی بکەین بۆ ئەوە دامرکێنینەوە و ئەو مەسائلانە ئیسارە نەکەین ئایا ئەمەی کە کردمان ئەو مۆزوعەمان کۆتایی پێهێناوە ئیسارەکەمان نەهێش وە شتی لاوەکیمان ئێحمال کرد وە خۆشەویستی و برایەتیمان هێنایە کایەوە ئایا مەشتێکی خراپە بەڵێ باشە با بگەڕێنەوە بۆ دادگای باڵای تاوانەکان تاڕق ڕەمەزان شوێنی دیارە ئێستا لە لەندەنە ئەم زانایەشەوە جارێکە ئازاد کراوە نووسنگەی ئینتەرپۆلیش لە کوردستانە هەیە یعنی تووکو قایمقامی هەڵەبجە ئەو شارێکە بوو ئەو قوربانیە گەورەیە ناتوان لە ڕێگای ئینتەرپۆل جارێکتر داوای یاسایی لەسەر کەسانە تۆمات ئەمر من خۆم یەکەم کەس بووم کە ئەمر قەبزی تاڕق ڕەمەزانم هێناوە لە محکەمەکە و ئێستاش لامە نوسخەیەکیشتان بۆ ئەنێرم بۆ دەستگیر ناکرێت بۆ ئەوە مۆزوعێکی ترە کەوتوت سەر ئەو جیهەتانە کە ئیشیان ئەوەیە ئەو حکوومەتە ملزەمە بۆی کە ئەو کارە بکە ئایا ئەو حکوومەتە ئەیکات ئەنی بەوتەکەی جەنابی لە بەریتانیایە ئەو جیهەتانە خوان ئیشیان ئەوەیە کە ئەوە بکەن بەڕاستی ئێمە دەسەڵاتی ئەوەمان نییە قایمقامێکین لە منتیقەیەکا بچین بە دوای ئەوەیە دەسەڵاتی ئەوەمان نییە بەڵام جیهاتی مختصی خۆی هەیە بە دوای ئەوەی حەزەکەم ئەوش پێ بڵم من خۆم بەسیفەتی شخصی وەکو دیزامێکی ئەخلاقی متابعەشم کردووە کاریشم لەگەڵ خەڵکا کردووە لەسەری و هیوادارم بێتە بەرهەم ئەو کارشکە کردووانە بەڵام ناتوانم هیچ شتێکی تر بڵام لەسەرەوە بەڵێ ئازادکردنی ئەو زانە عێراقیە تا چۆن پەیوەندی بە دۆسیەکەی هاشمیەوە هەیە لە کوردستان ناتوانم بڵم ڕاستەخۆ پەیوەندی بەوە هەیە بەڵام هەر کاتێک ناڕاستەخۆ پەیوەندی پێوەی هەیە هەر کاتێک ئاڵۆزیەکانی لەگەڵ هەرێمە گەشتووەتە ڕادەیەک کە جۆرە ناکۆکێکی ئاشکرا هەبوو بێ لەگەڵ هەرێمە ئەم مۆزوعانە ئیسارە ئەکرێن و ئیسفادەیان لێ ئەکرێت چونکە ئەم تاوانبارە لە 6/6ەوە بە بڕیاری ئەو بەڕێزە ئەو دادوەرە کووردە ئازاد کراوە لەگەڵ هەیەکەیە لە 6/6ەوە تا 16/4 بۆ ئازاد نەکرا ئایا بۆ لەم کاتەیە ئازاد کرا بەڵێ بەڵام کاک گۆران ئێوە وەکو هەڵەبجەی یەک ناڵێن وەکو قایمقامێک لەو دادوەرە کوردتان پرسی کە چۆن ئەمە ئیمزا کردەوە واللهی ئەوە خۆی ئەڵێم قەناعەتی خۆمە و لە ڕاپەڕینەوەی کە ئازادم کردووە و لەلایەک ئەلێن نەمزانیوە لەلایەکیش دوای ئازادکردنەکەی لە 4 یەکە هاتووە تەلەفۆنیش کردەوە بۆ وەزارەتی شەیدان کە شتێکی وا هەیە بەڵام ترەوە کەوتوتە سەر خۆی جوابی ئەو خەڵکە باتەوە بەڕاستی ئایا چۆن ئازادی کردووە و بەداخەوە نەکەرە و تاوانبارە پێش ئەوە تاوانبارێکی تریشی ئازاد کردووە کە مراعاتی یاسا و قوانین نەکراوە تەنها پەلەکراوە لەوەی کە کەیس دادگای باڵای تاوانەکان دابخرێت کۆتایی پێ بهێنرێ وە کۆمەڵی امتیازات هەیە دیارە لەوەیە بووە کە مەساڵحی شخصی لەگەڵ مەساڵحی هەمووی کوردستانە تەعاڕوزی کردووە دیارە مەساڵح شخصی کێ دادوەرەکە بەتەئکید بەڵێ وەکو چی مەسەلەن تۆ مەسلحەتی لەوایە زووخانە نشین بی بە موچەیەکی زۆر باش و ئیمتیازاتی بدرێتێ
وە کەیسەکان یەکلایی بێتەوە من هەر بۆ ئەم مۆسلەی یەکلاکردنەوە من هەر یەک نووسراوی نووسینگەی بە ڕێز وزەرا بۆ خوێنمەوە کە بۆ شوێی ناردەوە بۆ محکەمەی جینایی عێراقی ئەڵێ ئیشارەتەن ئیلا نووسراوتان ئەوەنە بۆ 1937 لە 11 نوێی 2011 وجه دولة رئيس الوزراء بأن القاضي محسن ريسان القاصد قد أنجز مهمته وانتهت المحكمة ولا داعي لفتح أي مشكلة لوجود من يحاول توظيف المحكمة لصالح أغراض غير سليمة. أما رئيس محكمة تازة كدان راو محسن الريسان دار نوسراوي قروتويتي أما إيشي محكمة كمان تواوبوا كيسا كمان كيسا كان يكلايبون توكو تايان هاتوا كوانية بديان كيسي ترهيبون منوبة جدول من لام أمل أقل كاك بكر حمد صدق كان دامي برلمانة داواي أو كيسانة كراوة كلا داد قايب الله تاوانا كانن بديان وصدان كيسي ترهيا كيكلاين بوت وبون من أما قائمة كقضية أهوار قضية أحزابي ديني كرد الفيليين أو كمان قضية مفرقا يكلايبو يعني كانت قلادزة سي صادق وكومل قضية تري زور هي كيكلاي نەبووە لە دادگاک زۆر باشە وەزارەتی شەهیدان هەڵوێستی بۆ زۆر بە کورتی تکای کاتم زۆر کەمەوە وەڵاهی من لەگەڵ بەڕێز وەزیری شەهیدانە دیارە قسەمان کردوە ڕاستەوخۆوە بەڕێزی دوو پارێزەری ناردەبەغا هەفتەی پێشوو و ئەو ئەمر قەبز و نووسراوانەی کە هەمان بوو تەسلیمان کردنەوە و تەسلیمی ڕئیسی قوزای تەحقیقیان کردووە کە تەعمیم بکرێت و ئیجراعاتی یاسایی لەگەڵ ئەو تاوانبارانە بکرێتەوە. بەڵێ زۆر باشە. کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە یەک خولەکم بەدەستەوە ماوە دو پرسیاری بەرنامەکەت لێ یەکەم سەرۆکی هەرێم پرۆژەیەکی دەرکرد بۆ چاکسازی سەرەتا بەوە دەستی پێکرد کە ئۆتۆمبیلی جەمڕۆژ نەمێنێ ڕەمسا کە تۆ هاتووی میوانی بەرنامەکەی منی ئۆتۆمبیلەکان لە دەرەوە جامان ڕژ بوو وەڵاهی ئۆتۆمبیلێکی تایبەتە هەر لە شەریکەوە وایە بەڵام بۆ هاوڵاتی ئاسایی ئەوەی کە هیچ شەریکەش وە بە لیانەکردو یا ئەیان شکانیان و بیگۆڕا ئۆتۆمبیلەی من لەبەر مەسایلی ئەمنی ناتوانیتی لەسەر بڵام ئەمە لە بەر مەسەلەی ئەمنی تۆ جامیان ڕەشە بەڵێ هەنێک مەسائلی تر هەیە ناتوانم بڵام بەڵێ ینی ئۆتۆمبیلەکەی خۆ نییە بەڵێ حکوومەت هي حکوومەت و لەبەر ناحی ئەمنی بەڵام ینی بڕیارێکی سەرۆکی هەرێم بە ئەو سیارانە ئەوەی کە بە ئێوە گەیشتووە سیارەی بەرپرسەکان ناگرێتەوە ئەو نەوع سیارەیە ناگرێتەوە ئەو نوعی سیاریان سیاری هەموو بەرچکە بەشی زۆری بەرپرسەکان تا ئێستا شەر جامان ڕەشە نازانم بۆ بەس ئەو نەوع سیاری کە لای منە بە تەعلیمات نایگرێتەوە. بەڵێ زۆر باشە گۆرانە هەم قەمقەمی قەزای هەڵەبجە زۆر سپاس بە ئامادەبوونت لە بەرنامەی بەڕاشکاوی سپاس بۆ تۆ خۆشەویستانم بۆ سەرنجوو تێبینێکەتوان لە ڕێگەی ئیمەیل ئەدرەسی بەڕاشکاوی @nrttv.com پەیوەندیمان پێ بکەن تا هەفتەی ئایندە و بێ گەشتنەوەی تر هەموو لایەکتان لە خۆشیابن دەست خۆشکای گۆران.